هەر لەسەر پرسی بەشداری پێکاتەکان و داواکاریان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان گفتوگوی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز عامر حوزەیران ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی بەیتولنەهرین کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. بەڕێز عامر بەخێرهاتی، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. بۆ خۆتان نەزاننیێک لە داواکاریەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنە. ئێوە چ داواکاریەکتان هەیە جێ بکرێتەوانێ لە هەمواری یاساکەدا؟ زۆر سپاس. ئێمەش وەکو حزبی دیموکراتی بێتنەهرێن و یاخود وەکو هێز و لاینە سیاسەکانی کلد و ئاشوورەکان داوای هەموارکردنی یاسامان کردووە بۆ ئەوەی هەرچی لە بەرژەوەندی خەڵکانی ئێمە بێتن ئەوەی داوای بکەین. چی لە بەرژەوەندی سیاسەتی ئێستا و داهاتووی میلەتەکەماندا بێ و هێز و لاینە سیاسەکاندا بێ ئێمە ئەو بیچەسپێنین لە دوا ڕۆژە بۆ هەموارکردنی یاسای هەڵبژاردن بۆ ئەوەی جێگای هەمومان تێدا بێتەوە و لە بەرژەوەندی ئێمە دابێتن و لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیشدا. ئەوەی کە لە بەرژەوەندی ئێوەیە چییە ئەتانەوێت جێ بکەنەوانێ؟ ئێمە هەر وەکو هەڵبژاردنەکانی ڕابردوو کە کراوە ئێمە ئێستا ئێمە داوا دەکەین وەکو بڵێن کورسی کۆتاکان با بڵێن زیاد بکرێ بۆ ئێمەمانان بۆ ئەوەی دەبینین کە زیادکردنی کورسی بۆ پێکاتەکان بەمانای ئەوەی زیاتر ئەهمیەت وەرگرت پێدانی بەو پێکاتانە کە لە کوردستاندا دەژین بۆی بتوانێت زیاتر ممارەسەی سیاسی و نەتەوەیی و هەر شتێکیان هەبێ بۆ ئەوەی زیاتر پەیڕی بکەن و بەرەو پێشەوە بیبن بۆ ئەوەی بتوانین لە هەموو ڕێیەکەوە دەستکەوتەکانیان زیاتر بێ و خزمەتی خەڵکانی خۆیان بکەن و خزمەتی خەڵکانی هەموو کوردستانیەکانیش بیکەن. بۆچی زۆر تەرکیستان لەسەر زیادکردنی کورسی پێکاتەکانە لەم خولەی پەرلەمان؟ وەکو حەقی خۆمان دەزانین ئەو شتا چونکی ئێمە وەکو میلەتێکی کە باگراوندێکی وەکو یاخود بڵێ مێژوویەکی تاریخێکی دوور درێژمان لە وڵاتە هەیە خۆشمان بە ساحیبی ئەو وڵاتە ئەزانین و خۆشمان بە میوان لەسەر ئەم خاکە نازانین. ئێمە حەزارەتێکی دوور درێژمان هەیە لە هەموو ڕۆیەکەوە لە مەسائلی ئیداری لە مەسائلی سیاسی لە مەسەلەی نەتەوەی لە هەموو شتێک ئێمە وەکو کلد و ئاشووریش بەشداریمان کردەوە لە یەکەم دامەزراتی تەجروبەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە پەرلەمان و لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری بوونە لە بنیاتنانەوەی بناغەی تەجروبەی سیاسی هەرێمی کوردستانە بۆیە بە پێویستی دەزانی زیاتر ئەهمیەت بکرێت یاخود بایق بدەری بە نەتەوەی ئێمە. واتە ئەمەی ئێستا وەرتان گرتووە بە کەمی دەزانن مافی خۆتان نییە؟ ئێمە ناقەز مەقسەدموانە بڵێ بە کەمی دەزانین بەڵام وەکو گوتم پێکاتەکانە نەکتەنها ئێوە بەستم پێکاتەکانە خۆیان وەکو حقی خۆیانی نازانن تاکید لەسەر زیادکردنی کورسیەکانیان بەڵێ بە مافی خۆمان دەزانین هەر هەمومان شتێکی زۆر طبیعیشە کە داوا بکەین ئەو شتە. وەڵامتان دراوەتەوانێت تا ئێستا بۆ نەخێر تا ئێستا وەڵام نەدراوەتەوە بەڵام ئێمە داوامان کردووە و لەگەڵ سیاسەتی هەرێمی کوردستاندا دەچین بە گفتوگووە بە حیوار لەگەڵ لاینە سیاسەکان اینجا پەرلەمانە و سەرۆکایەتی حکوومەتە و سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بۆی بتوانین شتێک لەم بارەوە جێگیری بکەین و بۆ ئێستا بۆ داهاتووی گەلەکەمان. داوای دەنگدانی تایبەت بە خۆتان کردووە. ئێوە تۆمارێکی دەنگدەرانی تایبەت بە خۆتان هەیە یان هەرەوەی عێراقەکە هەیە و چەند ساڵیشە بۆ خۆتان نەزانن کە هەر ئەوە کاری پێکراوە ئەمە کێشە بۆ ئێوە دروست ناکات؟ خۆی ئەم مەسەلەیە مەربوتە بە کۆی پرۆسەی هەڵبژاردن بە کۆی پرۆسەی گۆڕینی دەنگدەری یعنی مافی دەنگدەری خەڵکی کوردستان و بە تایبەتی کلد و ئاشوورەکان. ئەمە تەئسیر وەکو لە ڕابردوو کە تەئسیرێکی وای نەکردووە لەسەر ئێمەکە بۆ ئەوەی نەتوانین داخلی هەڵبژاردنەکان نەبین بەڵێ بەشدار بووینە بەڵام دائیمەن خۆمان ئەزانین چیمان دەوێت خۆمان ئەزانین چی داوای دەکەین کە لە بەرژەوەندی ئێمە دابێت. واتامە لە بەرژەوەندی خۆتانە داوەتان کردووە؟ ئێمە لە خولەکانی تریش لە خولی دووەمیش داوامان کردووە کە سندوقی دەنگدان هەبێت بەڵام کە نەکراوە تا ئێستا بەڵام ئێمە وەکو حزبی دیموکراتی بێتنەهرێن ئێمە لەگەڵ هێز و لاینە سیاسەکانی کلد و ئاشوورەکان لەگەڵ ئەوە داین پاکێجی ئێمە مەشاکلی ئێمە وەکو کلد و ئاشوورەکان تەنیا هەڵبژاردن نییە. ئێمە پاگەجێکی دوور و درێژمانە فراوانمان هەیە بۆ داواکاریەکانی ئێمە مەطالیبی ئێمە ئەگەر نەتەوەیی بێ ئەگەر سیاسی بێ ئەگەر ئیداری بێ سەقافی کۆمەڵایەتی بێ هەرچی بێ داوامێکرد بە یەک پاکێج داوای
سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکەین سەرۆکایەتی حکوومەتی کوردستان بکەین سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بکەین بە یەک پاکوێز داوا بکەین ئێمە ئیمڕۆ لە من داواکاریەکانتان تەنها لەناو پەرلەمانە نییە نەخێر بەڵێ ئێمە داواکاریمان کردووە وەختێک داواکاریمە کردە بۆ سەرۆکایەتی هەرێم بۆ کلدو ئاشورێک جێگەری سەرۆکی هەرێم نەبێ بۆ کلدو ئاشورێک جێگەری سەرۆکی حکوومەت نەبێ بۆ کلدو ئاشورێک جێگەری سەرۆکی پەرلەمان نەبێ ئەمە هەموو داواکاریە هەموو مەتاڵیبە تەنها داواکاری ئێمە تەنها حقوق ئێمە لە وەکو بڵێ بینی کەوانێک حەسر نابێ چونکە بەس مەسەلەی هەڵبژاردن ڕاستە هەڵبژاردن شتێکی گرنگە شتێکی مهمە بۆی بتوانین داخلی پرۆسەی هەڵبژاردن بێن بۆ هێنانەدی مافەکانی خۆمان بەڵام شتی گرنگتریشمان هەیە مافەکانی ترمان هەیە بۆ ئەوەی داوا بکەین و زۆر باز لە مافەکەی ئێوە هیچ مەترسیەکتان لەسەر هەیە لە هەرێمی کوردستان وە پێشمان بڵێ هیچ هێزولایەنێک هەیە دژی ئێوە بوەستێتەوانێ نەخێر تا ئێستا بەڕوون و بە ئاشکرا هیچ هێزێک بەڕوونی دژی ئێمە نەوەستاوە بەنهێنی هەیە بە ئیتر ئەمە سیاسەتە هەر حیزبێک لە کوردستانە وەختی هەڵبژاردندا دەبێتن هەمووی تەهەجومی یەکتر دەکەن هەر حیزبێک لە بەرژەوەندی و مەسلحەتی خۆی داقسا دەکات اینجا ئەگەر وەکو حیزبێک بێ یاخود لایەنێک بێ ئیتیهامی ئەوی تر دەکات وەکو پێکاتەکان هەست بە هیچ مەترسیەک بەڵێ ئێمە وەکو پێکاتەکان فترێکە دوور و درێژە وەکو بڵێ تەهەجومێک لەسەر ئێمە ئەکرێ کە گوایە تەمسیلی شەرعی خۆیان ناکەن ئەوانەی لە پەرلەمانن تەمسیلی میلەتەکەی خۆیان ناکەن وەڵاهی وەڵام بۆ ئەوانە ئەوەیە نازانم من ئێمە بە خەڵکی مۆزەمبیق نهایت ناو پەرلەمان بە هەڵبژاردن هاوێ خەڵکی مۆزەمبیق بە ئێمەی نەدا و خەڵکانی خەڵکی کوردستانە اینجا ئەگەر کلد و ئاشووری بێ ئەگەر کورد بێ شتێکی زۆر تەبیعیە یعنی کە ئێمە دەڵێن مشارەکەی سیاسیمان کردووە لە بنیاتنانی تەجروبەی هەرێمی کوردستان ئەمە دەبێ کورد زۆر بە هەردووەری بگرێ من زۆر سەیرم بێدێ کە کورد ئیتیهامی نەتەوەیەک بکە ناڵێم کورد بەگشتی هێزولاینە سیاسەکان دەڵێم هەندێکیان کە ئیتیهامی ئێمە دەکەن بۆ ئەوەی ئێمە کە تەمسیلی خۆمان ناکەین نازانم وەڵاهی من لێ ئەوان دەپرسم ئەوەی وا بە ئێمە دەڵێن نازانم خۆیان تەمسیلی خۆیان ئەگەر بیکەن لەکوێ تەمسیلان هێناوە لەگەڵ ئەو خەڵکانی هێناوە کە ئێمەش هێناوە زۆر تەبیعیە دەستخۆش بەڕێز عامر حوزەیران ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی بەیتولنەهرین گەلێک سوپاس بۆی کە ئامادەبووی دەستخۆش